دیارە هەموو کۆمەڵگەیەک لە دنیا ئەگەر کۆمەڵگەکە کۆمەڵگەیەکی پێشکەوتوو بێت کۆمەڵێک بواری هەیە کە دەبێت لەو بوارانە بەرەو هەنگاوی باش بنێ کە یەکێک لە بوارەکان بواری پەروەردەیە بواری تەندروستیە و لەوانیش گرنگتر مەسلەی یاسایە چکە یاسایە کە ناکۆچەکان یەکلا ئەکاتەوە دادگایە ناکۆچەکان یەکلا ئەکاتەوە یاسایەکە ئەو کێشە و جور و گرفتانێ لە ناو کۆمەڵە دروست ئەبن کە هیچ کۆمەڵگەیەکیش بێکێشە نییە بێگرفت نییە کە دەتوانێت لە ڕێگەی یاساوە لە ڕێگەی دادگاکانەوە ئەو کێشانە چارەسەر بکە ئێمە بۆ خۆمان وەکو حیزبێکی سیاسی کە یەکێتی نیشتیمانی کوردستانین ئێمە پشتیوانیمان لە سەروەری یاسا کردووە پشتیوانیشمان لە سربەخۆیی دەسەڵاتی دادوەری کردووە ئەم سیمینارە سەبارەت بە یاسای بەکردانی خانوبەرەیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی و لە عێراق بەگشتی طبعا ئەم یاسای گۆڕانکاری زۆر و تعدیلی زۆر تیاکراوە آخر تعدیل یاسای ژمارە 11 ساڵی 2010 کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو مانەوە تشکێک وەکو بڵێن سەرنجێکی گشتی جەنرال ئۆڤەرویوێک لەسەر یاساکە و لەسەر هاوسەنگی لە نێوان خاوەن کرێ و لەگەڵ کرێچیا باسکەین وا ڕوونکردنەوە یاسایی پێویست لەو بارەوە لە هەموو ڕوویەکەوە بخەینە ڕوو